ئەحسان سڵاو لێبێ زانیاری نوێ چییە سەبارەت بە دوایین پەرسەندنە ئەمنیەکان لە شاری سلێمانی؟ بەڵێ سڵاوی خۆی گەورە لێەوە و لە تاوای بنەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ دیارە لە دوای سەرەڵدانی خۆپیشاندانەکانەوە لە شاری سلێمانی لە ڕۆژ یەکەم و ڕۆژی دووەم و تاکو ئێستا هێزێکی ئەمنی زۆر لە ناو شاری سلێمانیدا وڵاوی پێکراوەم هێزە بەومە بەساتۆتە ناو شاری سلێمانیەوە کە سەرکوتی خۆپیشاندانەکان بکات و هەروەها نێڵێت لە هیچ شوێنێکی شاری سلێمانی خۆپیشاندان گربوونەوەی ناڕزایی کۆنگرێ ڕۆژنامەوانی بەڕێوە بچێت و هەر ئەمڕۆژ بڕیار بوو کاتژمێر 1.5 لە سەکۆی ئازادی لە پارتی ئازادی ڕێکخراوەکانی چارەکانی مەدەنی کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەڕێوە بەرنە سەبارەت بە دۆخی سلێمانی و هەروەها داگوکردن لە مافی هاوڵاتیان هەڵبەتە هێزەمنیەکان ڕێگریان لێ کردووە لە ئێستاشدا بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی مامۆسایان و هەروەها فەرمانبەران ڕێکخراوە پیشەیەکان لە بەردەم بینای پارێزگاری سلێمانیدا کۆبوونەتەوە لە وێنەکاندا دەبینن ئەمان نوێنەری ئەو ڕێکخراوانە دەیانەوێت لەگەڵ دکتۆر هەڤاڵە بوبەکر پارێزگاری سلێمانی کۆببنەوە و گفتوگۆ لەسەرەوە بکەن چۆن ئیدارەی ئەو کێشانە دەدرێت کە ئێستا لە شاری سلێمانیدا ڕوبەڕووی هاوڵاتیان بوونەتەوە و دەمەوێت قسە لەگەڵ خۆیان بکەم. سڵاوتان لەبێت ببوورە مامۆستا دیارە ئێوە دەیانەوێت سەردانی دکتۆر هەڤاڵ بکەن. من ئیحسانم ڕاستەخۆ لەگەڵتم باشە. بەڵێ دیارە سەرخاڵی ئامادەکردنی بەیاننامەکانن هاوڕێیان سڵاوتان لەبێت ببوورە ئێوە ئیحسان لە کەناڵی پەیام دەتانەوێت لەگەڵ دکتۆر هەڤاڵ قسە و باز لەسەر چی بکەن و ئەو پەیامەیەتانە چییە؟ لەسەر ئەم بارودۆخی ئێستا کە دەڤەری سلێمانی گرتوێتەوە بە گشتی و باری خۆپیشاندەران و باری ئەمنی کە چۆن تەقە لە هێزە ئەمنیەکان ئەکەن هێزە ئەمنیەکان تەقە لە خۆپیشاندەرەکانەکە و داوا لە خۆپیشاندەرانی ژەکەین بە شێوەیەکی مەدەنیانە بەبێ گرژی و ئاڵۆزی خۆپیشاندانی خۆیان بکەن و داوای مافی خۆمانەکەین هەمومان بەڵام بە شێوەیەکی مەدەنیانە بەبێ تەقەکردن بەبێ گرژ و لەگەڵ پارێزگاری سلێمانی کۆ دەبنەوە داواکاریەکانی ئێوە چی؟ هەر هەمان داواکاریەکانە کە داواکاری شەقامە و ئەو مەرجانشمانەیە کە هەم هێزە ئەمنیەکان تەقەنەکەن هەم خۆپیشاندەریش گرژی و ئاڵۆزی نەنێتەوە. دیارە ئەو لەوێنەکاندا دەیبینن نوێنەری ڕێکخراوەکان دەیانەوێت لەگەڵ پارێزگاری سلێمانی کۆبنەوە ئێستا دەچنە شورۆبۆی لەگەڵ هەڤاڵە بوبەکر پارێزگاری سلێمانی قسە بکەن بەڵام من دەمەوێت بەگشتی لەسەر ئازادی ژمارەیەک هاوڵاتی دەستگیر کراوە لە شەوی ڕابردوو هەڵمەتێکی دەستگیرکردن لە ناوچە جیاوازەکان ڕوویدا لە شاری سلێمانی و زانیارانی تۆ هەتا زانیارە جیاوازەکان لەسەر ئەو بابەتە. بەڵێ دەمویست لەسەر دۆخی سلێمانی بەگشتی قسە بکەم لە دوو ڕۆژی ڕابردوودا هەڵمەتێکی ڕەشبگیری هێزەمنیەکان دەستیان پێ کردووە کە ئەو کەسانە دەگرن کە لە خۆپیشاندانەکاندا بەشدار بوون یاخود تەنانەت ئەو کەسانەش کە بەبەستی کاری تایبەتی خۆیان ڕوو دەکەنە شاری سلێمانی بە تایبەتی لە سەرای سلێمانی کە شوێنی کۆبوونەوەی خۆپیشاندەران و گزارشکردنە لە ناڕازیەکان لە ئەمڕۆژ بە ماشێوە گازی فرمەسیگرەش بەرامبەر بە هاوڵاتیان بەکارهێنراوە و زیاتر لە 12 هاونیشتیمانی دەستگیر کراون لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. ئەوەی بەگشتی دۆخی سلێمانی ئێستا لە دۆخێکی زۆر خراپدا هێزە ئەمنیەکان بەتەواوی کۆنتڕۆڵی سەرجەم شوێنە گشتیەکانیان کردووە و ئەمە ئاواژش بۆ بەم دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی تایبەتی خۆیدا کە بۆ دەستگا ڕاگەاندنەکانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان سازی کردووە دەم بارزانی سەرۆکی ئەنجومەی سەرکردایەتی پارتی لە سلێمانی ئاماژی بۆ کرد کە هێزێکی زۆری زێرەڤانیان لە بارگای ئەنجومەی سەرکردایەتی پارتی لە سلێمانی کۆ کردوێتەوە و هەروەها باسی لەوەش کرد کە هێزە بەکارێنن بۆ پارێزگاری خۆیان بۆ ئەوەی کە هەڵبژا بڵێن خۆپیشاندانەکان سنوردار بکەن و باسی لەوە کرد ئەوان ئامادەن هاوکاری هێزەمنیەکان بکەن. دیارە هەرم هێزەی پارتی ناتوێتە شاری سلێمانی هێزەکانی دیکە لە شار و شارفەکانی دەوروبەرەوە ژمارەیەکی زۆر لە هێزی ئاسایش و پۆلیس و چالاکیە مەدەنیەکان هێنراونەتە شاری سلێمانی. ئەمە سەرڕایەوەی کە دۆخێکی زۆر ئاڵۆز دروست کراوە بەدەوام خەڵکی شاری سلێمانی. ئێستا لە ناوچە جیاوازەکانی پارێزگای سلێمانی لەسەر شەقامە سەرچیەکان لە دەواازە سەرچیەکان بوونی هێزی ئەمنی وەکو ڕۆژانی ڕابردوو بەرچاو دەکەون وایە ئەنی ڕێگری هەیە لە بازگەکان ئەوانەی کە دەیانەوێت بەرەو شاری سلێمانی بێنیان لە سلێمانی بستنە دەرەوە ینی پرسیارکردنی ئەوان ینی هێزە ئەمنیەکان لەو خەڵکانە چۆنە؟ بەڵێ دیارە لە ئەمڕۆدا بۆیەوەی کە هیچ دەنگۆیەک بۆ ئەنجامدانی خۆپیشاندان نەبوو لە شاری سلێمانیدا تا ڕادەیەکی کەم
هێزە ئەمنیەکان بەراورد بە ڕۆژانی ڕابردووتر کەمتر بەرچاو دەکەون بەڵام هەموو هێزە ئەمنیانە هیچیان پاشەکشیان پێ نەکراوە هەمویان لە شاری سلێمانی و لە شوێنە گشتیەکاندا دانراون تەنها ئەوەیە کەمتر بەرچاوی خەڵک دەکەون و لە بازگەکانی تا ڕادەیەک لێ پێچینەوە دەکرێت لەو هاوڵاتیانی کە لە دەرەوەی شار بە تایبەتی گەنجەکان دێنە ناو شاری سلێمانی و هەروەها ئەمەش بۆ بم لە ئێستاشدا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو تاکو ئێستا نە ئاسایش نە پۆلیسی سلێمانی هیچ ئامارێکی نەخستۆتە ڕوو سەبارەت بە دەستگیرکردنی ژمارەی هاوڵاتیەکان و هەروەها وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری سلێمانیش باسی لەوە نەکردووە کە چەند هاوڵاتی بریندار بوون بەتابەت لە ڕۆژانی ڕابردوودا کە بەهۆی گازی فرمێسک ڕێژەوە ژمارەی خۆمشاندەران ینی کەواتە ئامارێکی فەرمیت پێ نییە کە دەستگا تەندروستیەکان یان بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی ڕایگەیان دەبێەوە لەسەر ئاستی بەرپرسی ئەمنی سلێمانی باڵین پارێزگاری سلێمانی ینی هیچ ڕاگەنداوێکی هەبوو تا ئێستا و هیچ قسەیەکی هەبووە تۆ پەیوەندیت پێوە نەکردووە کە ئایا پەیامی ئەوان چیە لەسەر ئەو دۆخەی ئێستا لە سلێمانی بە گشتی دەگوزارێت؟ زۆر باشە بەهۆی ئەوەی کە ڕووداوەکان کۆنتترۆل نەکراون و بەرداوام ئەگەری سەرڕڵدانی خۆپشاندان هەیە ئامارەکان لە سەر ئاسی دەستگیرکردن و هەروەها برینداربوونی خۆپشاندەران و هاوڵاتیان بەردەوام لە بەرزبوونەوەدا لە بەرامبەریشدا دەستگا ئەمنیەکان تەنها ئاماری ڕۆژانەیان بڵاو کردوێتەوە تاکو ئێستا ئامارێکی دروست زەبەردەستانیە داخۆ چەند کەس بەهۆی مامەڵەی زەمنیەکانەوە دەستگیر کراوە یاخود بریندار کراوە و پەیامی پارێزگاری سلێمانی و لایەنەکانی دیکە بە تایبەتی کۆمەڵ ئیسلامی و هەروەها پەیامی ڕێکخراوەکانی مەدەنی و کە ئێستا هاتوونەتە بەردەم پارێزگاری سلێمانی ئەوەیە کە پاڵپشتی خۆپشاندانی مەدەنیانە دەکەن و ئیدانەی ئەوە دەکەن کە خۆپشاندانەکان تێک بدرێن و بۆ مەمەرام و مەبەستی شخصی بەکاربهێنرێت ئەوە تاکو پشێوی لێ نەکەوێتەوە و هاوڵاتیان زیانمەند نەبن. سوپاس بۆ پەیامنێرمان ئیحسان سابیر لە بەردەم پارێزگای سلێمانی.